هەڵسیتەوە بڵێ کامیش لێرەوە دەست پێ دەکات تەپڵە لێدان وەکو ئیستیجابەیەکە قسەیەگەیە کەسەکەت دەیکات لە جاتی تۆش دەیکات زانی تۆ دەیزانی بەڵام کە دەتەوێت یەکێک بیکات تۆ نەیکەیت ئەو مەسئولیەتی گوتنەکەی هەڵدەگرێ لە بەرامبەر ئەمە چونکە کە ئەمە دەڵێ على ئاساس تووشی خەتەر دەبێت تۆ ناوێری بیڵێ ئەو کاتە لە بەرامبەر ئەمە چی هەیە چەپڵە هەیە چەپڵە چیە ئاماژەیە بە گوێگرتن ینی گوێم لێ بوو یا لەناو بیرکردنەوە ناڵم فەزایەکی تر ساز دەبێت هیوادارم بتوانین ئەم کۆرسە وا بکات بتوانین یەکتری ببیستین و ئەوەش لەناومانە هەیە ببێ بە گوتن یعنی ئەوەی دەبێت بە گوتن لە ڕاستە لە بیرکردنەوە خۆت نایکەی بە گوتن خۆی دێت و دەبێت بە گوتن بیرکردنەوە خۆی لەویا زمان دەبێتە وەسیلەیەک ئۆتۆماتیکی ئەوەی لەناو بیرکردنەوە ڕوودەدا زمان چی لێ دەکات دەیکاتە گوتن جا لێرەوە گوتنێکی گوتن لا قسەکردن چی دەبێت جیا دەبێتەوە